ئەم کاتە و هەموو کاتەکانی تێتان شادی و کامەرانی بێت بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بەرنامەی ون پۆین زۆر خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ بە ئێوە شاد دەمەوە. لە ماوەی کۆڕۆنادا لە سەردەمی کۆڕۆنادا ژمارەیەک ڕێکخرا و خەڵکی مەدەنی و هەروەها بە شێوەی گروپات خەڵکی کوردستان سەرقاڵی هەماهەنگی و یارمەتیدانی خەڵکی کوردستانە. ئێمە گەلێکین جگە لە خواکەسمان نییە، لەبەرەوە پێویستە لە کاتە تنگانەکان و لە میحنەتدا ئێمە بەهانەیەکتریەوە بین. یەکێک لەو لایەنە خێرخوازانەی کە ئەمڕۆ وەکو ئەستێرێک ئەدرەوشێتەوە بە ئاسمانەوە هەموو کەسێک پەنجەی بۆ درێژەکە لە تەمەنێکی زۆر کورتا کە دەرکەوت لە زەمەنی کۆڕۆنادا دەستگای خێرخوازی مامە. دەپرسین دەستگای خێرخوازی مام چێ دروستی کردەوە لە کەیەکەوە دروست بووە، ئامانج و ئیش و کارەکانی چۆن چۆنین، خزمەت بە چێ ئەکا، کامانن ئەو چین و توێژانەی کە بەر خێرخوازەکانی دەستگای مامەکەون. بۆ ئەو مەبەستا ئێمە ئەمڕۆ کاک فەلاح سەلاح سەرۆکی دەستگای خێرخوازی مام لێرێ. کاک فەلاح بەخێر بێ سەر چاوەکانی مونی سەلیم. بە سەرەتا باز دەو بکەین، ینی پێناسەیەشی دەستگای خێرخوازی مامان بۆ بکە. بەڵێ زۆر سپاس بۆ گەلی کوردستان کە هەمیشە چالاکیەکانی دەستگای مرۆیی مام با بڵێن هەمیشە پەخشی ئەکا و ئەگای لە چالاکیەکان هەیە. بەڵێ دیارە دەستگای مرۆیی مام منەمەوێ ئەمە هەر بۆەوەی لای خەڵکی هەرێمی کوردستان و جەنابتان و ئەعلام معلوم بێ، دەستگاکەی ئێمە ناوی دەستگای مرۆیی مامە، مؤسسەت مام ئەلئینسانیە، مام هیومانیتریان فاوندیشن. دەستگای مرۆیی مام سەرەتای دروستبوونی ئەم دەستگایە دیارە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی 2 ساڵ پێش ئێستا لە ڕێی کۆمەڵی برادرەوە کە بۆردی دەستەی دامەزرێنەری ئەم دەستگایان نەبن ناوێک حەزکردنی ناوێک بە ناوی دەستگای مرۆیی مامەوە حەجز کرا و بەڵام بە فەعلی چوونە سەرکاری ئەم دەستگایە لە هەفتەی دەی ساڵی 2019 ڕستەرێشن کراوەتە تۆمار کراوە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکان لە هەولێر و لە ئێستاە لە پرۆسەی تۆمارکردنە لە بەغدا و لە ئەوروپا و لە ماوەیەکی زۆر کورتا ئینشاءالله بەڵێن بە خەڵکی هەرێمی کوردستانە دەین کە دەستگای مرۆیی مام وەک دەستگایەکی وەکو ڕێکخراوێکی مرۆیی قازانجنەویست لە سەرجەم و بوارانەی کە ئێستا باسی ئەەکەین دێتە خزمەتیان و ئەم دەستگایە هەنگاوی بەرەو نێودەوڵەتی بوون ناوە و کۆمەڵە پارتنەر و کۆمەڵێ دەعم و کۆمەڵێ باڵێن ڕێکخرا و لە ئاسی ناو و دەرە و ناوچەکەش هاو ئامانجن لەگەڵ دەستگای مرۆیی مام بۆیە پرۆژەکانمان لە ئایندەیە لەژێر دروشمی ئاشتی پێکەوە ژیان گەشەپێدان بۆ جەنابتان و بۆ تاوی خەڵکی هەرێمی کوردستان یعنی ڕوونتر ئەبێتەوە ئەکەوێتە بەردیدی خەڵکی هەرێمی کوردستان. تایبەت بە دەستگای مرۆیی مام لە وەکو ئاماژەم پێکرد لە هەفتەی دەی ساڵی 2009 لە هەفتەی دەوە ئێوە بەفعلی لەسەر ئەرزی واقع دەستان کرد بە کارە خێرخوازەکانی خۆتان. بەڵێ دیارە من ئەمەوێ ئاماژە بە یەک شتیکە بکەم تا ئێستا دەستگای مرۆیی مام بە فەرمی ینی ئەعلانی خۆی نەکردووە، ڕاستە هەموو ڕێکارێکی یاسایی تەواو کردووە، بەڵام دەستگایەکی وا گەورە پێویستی بە دیراسەیە، پێویستی بە استراتیژی و ڤژنێکی دوورمەودا هەیە بۆ ئایندە. بۆیە لەم قۆناغی پێشووە ئێمە ڕاستە لە هەفتەی دا تۆمار کراوین و ڕێکارە یاسایەکانمان چ وەکو ئۆفیس چ وەکو دەستەی کارگێڕی چ وەکو خۆبەخشەکان لەگەڵمانە ئامادەن، بەڵام بۆ لەدایکبوون و یاخود بۆ هاتنەکایی دەستگایەکی لەم جۆرە پێویستی بە کۆمەڵێ ئامادەکاری هەیە، چ وەکو پرۆژە چ وەکو دراسە چ وەکو ڤژن چ وەکو هەموو ئەمانەی کە باسمان کردووە. بۆیە دەستگای مرۆیی مام چالاکیەکانی پێش ناوی کەوت بە دیوە لە دیوەکان قەیرانەکان وای کرد دەستگای مرۆیی مام لە بەهۆی ئەوەی کە ئێوە لە هەفتەی دەی با بڵێن نزیک بە کۆڕۆنا بە چەند فرسەخێک لە پێش کۆڕۆناوە ئێوە لەدایک بوون هاتن ناو مەیدانەکەەوە، بەڵام ئەوە خۆشبەختانەیە مەگەر هەر دەستگای باڵن خێرخوازی مام ئەوە بک بەڕاستی جیناگەر هەندێک ڕێکخراوتر بێ یا کەسێکی تر بێ پێ ناچێ مەسەرەن تا دوای ڕاگەیاندن و لە مەراسیما و با بڵێن جۆرێک لە ڕێکلام و جۆرێک لە با بڵێن ئامادەکاری یاعلامی بۆ بکرێت ئێوە خەڵکی تر مەسەن وایە کرد، بەڵام ئێوە خەڵکتان لە پێشەوە با بڵێن پێش ئەو مەسەلانە دانابوو. بەڵێ دیارە من ئەمەوەیە کە ئاماژە بە یەک خاڵ بکەم بۆی معلوم بێ لای جەنابەت و لای تەواوی بینەران ئەوەیە دەستگای مرۆیی مام لەسەر ئەساسێک دروست بووە، لەسەر بنەمایەک کە بۆکو ئاماژەمان پێکرد کە ئاشتی و پێکەوە ژیان و گەشەپێدانە خزمەت گوزاریەکانی بۆ هەمووانە. ئەم دەستگایە لەسەر تێڕوانین و تێفکرین و ڕوئیای جەنابی مام جەلال دروست بووە بۆ ژیان،
بۆ ژیانی کۆمەڵایەتی بۆ ژیانی مەدەنی بۆ گەنجان بۆ ژنان بۆ مامۆسایانی زانکۆ بۆ هونەرمەندان بۆ تەواوی چین و توێژەکان ئەمە کاتەوەی با مقاتات کە مەکاتە ئەوەی مادام ناوی مامەوە لەسەر تێڕوانین و تێفکرینی با بڵێن جەنابی مامجان بەڕەحمەت بێ یعنی کەواتە ڕێکخراوەکە ئێوە حیزبیە نەخێر من ئەم پرسیارە زۆر لە ئێماکرێ من حەزەکەم لێرەوە بە ڕاشکاوانە ئەم فقەرێ زۆر ڕوونکەمەوە لە تەواوی دنیاە کەسایەتێ مەزنەکان هەمیشە بۆ خۆیان لە دوای خۆیان هەمیشە جۆرێک یان ڕێکخراوێک یان با بڵێن ڕێکخراوێکی بچووک یا گەورە یا دام و دەستگای یاک تینگتانکێ یان هەر نیقابەیەک هەوڵ ئەدا شوێن کەوتەی بیر و ئایدیای ئەو کەسایەتێ بێ بۆ ژیان بۆ باشترکردنی ژیانی خەڵکی ینی لە هەر ناوچەیەکی جیاوازە بنمونە لە چمان دێلایە چ غاندیە چی هەموو ئەوانەی کە لە دنیای هەن دەستگای مرۆیی مام وەکو ئەو پرسیارەی جەناب زۆر گرنگە بۆ ئێمە دەستگای مرۆیی مام کە دروست بووە ئەو بۆردەی کە ئێستا بۆردی کارگێڕی دەستگای مرۆیی مامە کۆمەڵی خەڵکی بە ئەزمون لە بواری ڕێکخراوەکان لە ڕێکخراوە مەحەلەکان و نێودەوڵەتەکان لە بواری IT لە بواری HR لە بواری PR کە عیلاقات و مواردی بەشەریە هەموو ئەمەی کە لە دەستگای مرۆیی مام کۆبووتەوە وەکو دەستەی کارگێڕی دەستگای مرۆیی مام هیچ پەیوەندیەکی بە حیزبەوە نیە بۆ نمونە ئێمە وەکو دەستگای مرۆیی مام تا ئێستا مسجل نین لە بۆردی ڕێکخراوەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە ناوی جەنابی مام جەلالی هەڵگرتووە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوێکی مەدەنی ناوخۆیی و لە ئایندەشات دەرەکی هەنگاو بەرەو ئەوە ئەنین خزمەت گوزارەکانمان پێشکەش بە هەمووان کەین بەبێ جیاوازی فکر و ڕنگ و بیرکردنەوە دەستگای مرۆیی مام هەر کەسێک لەم ماوە کورتەی کە هەیە منەمێ ئاماژە بە هەندێک چالاکی بکەم لەوانەیە لای خەڵکی هەرێمی کوردستان ڕوون نەبێت دەستگای مرۆیی مام دەرگای کراوە واڵایە بۆ هەموو ئەوانەی خاوەن پرۆژن خاوەن بابەتێکن کە ئەیانەوەی خزمەت بە کۆمەلگای کوردی و کۆمەلگای عراقی و دەوروبەر و شێلەوە حەز دەکەم کاک فەلاح ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەوە خاڵەبەی مەبەست چییە لە خزمەتی ئەوانە کە خاوەنی پرۆژەی لە جۆری چی بەڵێ دیارە من ئەمە ئێستا یەکێک بێمە سەر پرۆژەکان بەڵام هەر بۆ تەواوکردنی پرسیارەکەی جەنابێت دەستگای مرۆیی مام بە هیچ شێوەیە کە تەعامل لەگەڵ خەڵکی یاخود دام و دەستگاکان یاخود حکوومەت ئەکا لەسەر بنەمای ڕنگ و دەنگ و بیر و نەخێر با بڵێن جیاوازی فکری ناکە بەڵکو ئەو پرۆژەی کە جەنابەت یا کەسێکی تریان هەر لایەنێکش تەنانە زۆر جار خەڵکمان لایە ئێستا لایەنێکی حزبی دیاری کراوە بەڵام پرۆژەیەکیە بۆ خزمەتی کۆمەلگای ئێمە تەبەنی ئەەکەین و پرۆژەکە جێبەجێ ئەەکەین بۆیە دەستگای مرۆیی مام بەرنمەکانی چ لە استراتیژی داڕشتنی پلانی ساڵانەی ینی دەستگای مرۆیی مام بە چۆن ئەمەوێ بزانی ستراکچەری دەستگای مرۆیی مام بە چ شێوازێک کارەکە سەرباری دەستەی دامەزێنن و دەستەی کارگێڕی ئێمە پلانێکمان هەیە کە کۆمەڵێ بابەتی تایە لەژێر ئەو دروشمانەی کە باسم کرد چ لەسەر ئەساسی کەرتی پەروەردە تەندروستی ژینگە داهێنان ئیبداعاتی جیاجیا لە سەرجەم مەجالەکان ئەمە قورساییەکی زۆر ئەگەر بەیانی گەنجێک بێت کاک فەلاح بم بۆ لە مقاتاتەکەم ئەگەر بەیانی گەنجێک بێت پڕۆژەیەشی زانستی پێ بێت مەسەرەن لێکۆڵینەوەیە کە بەحسێکە لەسەر کەلەپور لەسەر چزانم شوناز لەسەر تەکنۆلۆژیا ینی ئەگەر بیرۆکەکەی بێنێتە لای جنابتان بۆ بینەر وازەح بێ ئەوە ینی ئێوە دەستگوری ئەوانەکەن بەبێ ئەوەی هیچ ئینتیمایەکی ینی بیر لە ئینتیمای سیاسی و لە ئاین و لە ڕگەزورانم بکەنەوە بە دڵنیایی ئەتوانن تاقیمان بکەنەوە دەرگای با بڵێن دەستگای مرۆیی مام واڵایە و بەڵام هەر پرۆژەیە کە دێ ئێمە بۆردێکی ڕاوێژکاریمان هەیە لە کۆمەڵی مامۆسای زانکۆ لە کۆمەڵی پسپۆر جگە لە دەستەی کارگێڕی دەستگای مرۆیی مام هەموو ئەمانە ئەبێ بە فلتەرە کام فلتەرەکە عێلاقی بە نەوعیەتی ئیشەکەەوە هەیە ئەو جۆرە ئیشەی کە تەقدیمی ئێمە ئەکرێ بە دڵنیایی پشتیوانی ئەکرێ هەر لەسەر ئەوەی جەنابەت بە ئاماژەت پێکرد دەستگای مرۆیی مام و ئەسا دێمە سەر ئەوەی کێ دەعمەکە دەستگای مرۆیی مام ئەم لەم قەیرانەیە ئێستا خەڵکی چالاکیەکانی ئەبینێ هاوشانی کەرتی تەندروستی و کەرتی پێشتر لە کەرتی پەروەردە و هاوشانی یارمەتیدانی خەڵکی کەم دەرامەت بەڵام دەستگای مرۆیی مام بەرنامە و پلانی درێژخایانی دوورمەودای هەیە چۆن بە بەرنامەی هەیە لەسەر ئاستی 3 مانگ 6 مانگ ساڵ 5 ساڵ بەرامجی استراتیژی بەرنامجی هەیە لەگەڵ منەظەماتی دەولیە کە لە کوردستان و عێراق جێبەجێ ئەکا بەخێر ئەچێتە ینی ئەشکێتەوە بۆ سەر خەڵکی ئەم ناوچانە من ناسمە سەر و بابەتە جارێ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم فەرەزیانە لای خۆمانە خۆی من پرسیارێکم لا دروست بوو لە ڕاستیدا لە جەنابتا کە ئاماژەت بە کۆمەڵەشدا باسی ئەوەت کرد کە دەستگای خێرخوازی مام یا دەستگای مرۆیی مام با بڵین لە ئێستادا ئەنتەرنەشناڵ نییە ینی نێودەوڵەتی نییە بەڵام
سوودی چییە ئەگەر ئێوە ببن بە ینی لەکوێ خزمەت بە ئێوەکە ئەگەر ئێوە بستن ناو خێزانی ڕێکخراوەکانی جیهان بۆ خێرخوازی؟ زۆر پرسیارێکی زۆر جێی خۆی زۆر ینی ئەم پرسیارە زۆر کەس هەیە ئەم پرسیارە بە ئاراستەی با بڵێن دیوە لە دیوەکان لە دەستگای مرۆیی مامەکە. دەستگای مرۆیی مام بەر پرسیارەتێکی گەورەی خستووەتە سەرشانی بەڕێوەبەرانی دەستگاکە و دەستگای مرۆیی مام ڕوئیا و ئایدیای لە سنوورێکی دیاریکراوە ناوەستێکە باشووری کوردستانە، بەڵکو ئەگەر تێڕوانینەکە گەورەتر بێت لە ئاستی عراق من ئێستا دێمە سەر نێودەوڵات. جەنابی مام جەلال سەرۆک کۆماری عراق بووە، جەنابی مام جەلال بەسمە و با بڵێن لەمسەی هەبووە لەسەر زۆربەی هەر زۆری حەدەسە سیاسی و کۆمەڵایەتەکان بە نمونە لە ئێران، لە تورکیا، لە سووریا، لە مصر، لە ئیمارات، لە زۆر تەواوی دونیا، تەنانەت لە ڕێ علاقاتی دیبلۆماسیەوە کۆمەڵی علاقاتی سەقافی لەگەڵ سین دروست بووە بۆ نمونە. بۆیە دەستگای مرۆیی مام هەر هەی بووە، بەڵام دەستگای مرۆیی مام تێڕوانین و پلان و بەرنامەی ئەوە نییە لە سنوورێکا بۆستێ. ئێمە ئۆفیسی سەرەکیمان لە سلێمانیە، تەنها ئۆفیسە ئێستا لە ئێستاە، لە ئایندەیە لە شارۆچەکانی تر ئۆفیسمان بێ، لە کەرکووک ئەمان بێ، لە بەغدا لە ئایندەیە ئێمە کە ئەڵەی جەنابەت باسی ئەوەت کرد، ئێمە لە قەیرانێکین ئێستا لە قەیرانی کۆرۆنایە ئێمە ئەو بەرنامە و با بڵێن پاکێجەی هەمانە بۆ دەستگای مرۆیی مام نامانێت پەرەی لێ بکەین بە نەرمی بە هەنگاو کە لەدایک ئەبێ ئەمانەوێ بە شێوەیە بێ ئەوەندە بە شێوەیەکی میهانی و پرۆفشناڵ ینی نزیک بێتەوە لە خەڵ بۆ ئەوەی تووشی هیچ خەلە لێ نەبین. من ئەمەوێ ئاماژە بە یەکشت بکەم بەوەی کە جەنابەت باست کرد. دەستگای مرۆیی مام هەڵگری پامێکی گەورەیە کە ئاشتی پێکەوژیان گەشەپێدانە. لەسەر بابەتی گەشەپێدان ئێمە بابەتی گەشەپێدانی فکریمان هەیە، بابەتی گەشەپێدانی ئەدەبیمان هەیە، داعمی سنتەرەکانی توێژینەوە. ئەوەی کە جەنابەت لە دوو پرسیار پێش ئێستا ئاماژەت پێکرد گەنجێک کە دێتە دەستگای مرۆیی مام ئەوێ بابەتێکی ئەوێ خزمەتی بکەین. من هەر لەم چوارچەوەی ئێستا دێمە سەر بەشە لە چالاکیەکان کە یەکێکیان داعمی سنتەرەکانی توێژینەوە لە ئایندەیە، چ لە ئاستی زامکۆ، چ لە ئاستی ڕێکخراوەکان، چ لە ئاستی کەسایەتیەکان. دەستگای مرۆیی مام یەکێ لە کارەکانی ئەوە دەبێ داعمی سنتەرەکانی توێژینەوە، داعمی ئیبداعاتی ناوخۆ بک بۆ ئەوەی دەستیان بگرێ و بتوانێت لە ئایندەیە ئەمانە بنە خاوەنکاری خۆیان یاخود بە دیوێ لە دیوەکان. بە نمونەیەکت بۆ باسەکەم لە قەیرانی کرۆنەیە، یان باشتر وا بڵین بگەڕێنەوە پێش قەیرانی کرۆنە. دەستگای مرۆیی مام ڕاستە تەمەنی 6 مانگە، بەڵام لە دوو قەیرانە دەرکەوت. قەیرانی یەکەم کە بریتی بوو لەو لەشکرکێشەی کە تورکیا بۆ سەر بە ڕۆژاوای کوردستان ئەنجامیدا، دەستگای مرۆیی مام چ وەکو دەستەی کارگێڕی، چ وەکو بۆردی دەستەی دامەزرێنەری ئەم دەستگایە پێی وا بوو دەبێت جوڵەیەکی هەبێ، دەبێ کارێک لەسەر ئەوە بکە هیچ نەبێ هاوکار و هەماهەنگی ئەو خەڵکە بێ بە جیاوازی بە ئایدیا و نەتەوە و بۆ نمونە ئێستا من ئاماژە بەوە ئەکەم کە لە ڕۆژاوای کوردستان ئێمە توانیمان وەکو دەستگای مرۆیی مام وەکو هەنگاوی یەکەم 17 تەن دەرمانی های کواڵیتی بگەێنین بە ڕۆژاوای کوردستان تەبەنی کۆمەڵێک کەیسی ئینسانی و هێنانی بۆ شاری سلێمانی و لەژێر ڕعایی دەستگای مرۆیی ماما بن هیچ لەوانە ئەو کچەیە کە قاچێکی لە دەستدا سارا و برایەکی لە دەستدا پێیەکی لە دەستداوە ئێستا خۆشبەختانە سارا چۆتەوە ژیان ئێوە ژمارەیەک لەو بریندارانی لەو مناڵانتان هەر تەبەنی کرد کاک فەلاح هێناتەن برتان ناتان بۆ دەرەوەی وڵات و بۆ چاکبوونەوەی بەڵێ ئەوەی کە من بۆی قسەی لەسەرکەم خێزانی سارا بوو سارا بە تایبەتی ئێمە کۆمەڵی هاوکاری و هەماهەنگیمان کردووە لە ڕۆژاوای کوردستان بەڵام ئەوەی کە لە لای ئێمە تا ئێستا خێزانی سارایە ئەمە برایەکی چاویشی لە دەستدا ئەو کچە قاچێکی لە دەستدا کچێکی تەمەن 10 ساڵانە و برایەکیان ینی لە یەکێ لە گوندەکانی نزیک قامشلو ئەم مناڵێکی تریان لە دەستداوە بۆیە لەژێر بارێکی دەرونی زۆر خراپە ئەم خێزانە ژیان خۆشبەختانە ئێستا بە هەماهەنگی و بە ئەو مزەکەران تەفاهمانەی کە دەستگای مرۆیی مام لەگەڵ ڕێکخراوە یەکێ لەوانە ستێپە ڕێکخراوە محەلی و نێودەوڵەتەکان بەستوێتی یەکێ لەوانە مانگی سوورە ستێپی بریتانیا و بە تێکرا ئێمە وەکو لە دەستگای مرۆیمان بڕۆمان بە کاری دەستە جەمعی هەیە دەستگای مرۆیی مام توانەکانی هەرچەندێکە چەند گەورەیە بەڵام پێویستی وەکو ئەعلام بە ئێوەیە پێویستی بە ڕێکخراوەکانە پێویستی بە ئەو کەسانەیە کە بڕواان تا ئێستا لەسەر ینی تا ئێستا ئەوەی کە پێوترێ سفاتی حەمیدەیان سفاتی جوانتیانە ماوە دەستگای مرۆیی مام هەماهەنگ و هاوکاریانە بێ ئەگەر ئەوەی کە پێشکەشی ئەەکەن بچووکش بێ بۆ ئێمە گەورەیە بۆ نمونە ئەگەڕێمەوە سەر ئەوەی کە چالاکیەکانی دەستگای مرۆیی مام لەو فترەیە کۆمەڵە چالاکی ئەنجام داوە لە بابەتی مرۆیی بیرمان نەچێت دەستگای مرۆیی مام بە تەنها
کاری ئەوە نییە بە تەنها کاری ئەوە نییە هاوکاری و هەماهەنگی خەڵکی هەژارکە کە ئەمە یەکێکە لە ئەرکەکانی بەڵێ بەڵام ئێمە لەم قۆناغا ئەگەر بینە سەر قۆناغی دوم کە قۆناغی کۆرۆنەیە دەستگای مرۆیی مام توانوێتی چی بکە هەموو هەنگاوێکی یان هەر پرۆژەیە کە دەستگای مرۆیی مام ئەنجامێدا ئەبێ بە دراسە بێ دراسە بۆ لەبەر ئەوەی تووشی هەڵە نەبین لەبەر ئەوەی ئەنجامەکان بپێچین بۆ ئەوەی بە باشترین خزمەت بە زۆرترین چین و شایستەترین چین بگەێنین بنمونە لە قەیرانی کۆرۆنەدا ئێمە هەمومان دەزانین و ینی قۆناغ بە قۆناغ پێێنێتە جار وایە قۆناغی مەترسیدارەوە تا ئێستا ئەم نەخۆشیە ڤاکسینی نییە و ئەم نەخۆشیە بەپێی ڕێنمایی تەندروستی کە دەرئەچێ یاخۆ ڕێنمایە تەندروستی جیهانەکان لە ڕێکخراوە جیهانەکانەوە خۆ کەرەنتینەکردن لە ماڵەوە ئەگەر لە ماڵەوە بین من و تۆش ئەم دەستکێشەمان پێویست نییە بەڵام بۆ ئەوەی دەستگای مرۆیی مام هەماهەنگ و هاوکاری کەرتی تەندروستی بێ بە ئەمە مبالغە نییە زۆر جار دەستگای مرۆیی مام کاری حکوومەتی کردووە لەم سەردەمەیە هەستاوین ئێمە چیمان کردووە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی لەگەڵ قایمقامێتی شارەکان لەگەڵ زۆربەی ئیدارەی شارەکان بەو بە تەبەنیکردنی یاخود تەبەنیکردنی پلانێک کە بریتیە لە داوینکردنی دەستکێش دەمامک کوحول کۆمەڵی مادەی پاکەرەوە ئەمە بەس بۆ ناو ببوورە بەس بۆ ناو پارێزگای سلێمانی یا بۆ مەسەرەن ناو هەرێمی کوردستان نەخێر بۆ تەواوی هەرێمی کوردستان بەڵێ ئێمە ئێستا لەم کاتەیە کە قسەی لە سەرەکەین ئێمە کۆمەڵە شوێنی ترمان ماوە کە ئینشاڵڵا لە ئایندەیە ئەنجامی دەدەین ئێمە لە 16 سێوە دەستمان پێکرد لە شاری هەڵەبجەوە دەستمان پێکرد شاری هەڵەبجە و پێنجوێن و ئیدارەی ڕاپەڕین بەعتیباری ئەوەی ئەمانە سنوورین لە ڕووی ینی لە ڕووی مەترسیەوە بۆ سەر خەڵکی ئەو ناوچەیە لێرەوە بۆ دەستمان پێکرد لەبەرەوەی هاوسنوورن لەگەڵ ئێران لە مەترسی نەخۆشی کۆرۆنا لە ئێران زیاترە بۆیە دەستگای مرۆیی مام سەرەتاکانی لە هەڵەبجە پێنجوێن ئیدارەی گەرمیان ئیدارەی ڕاپەڕین پاشان دەربەندی خان لەبەرەوەی چەند حاڵەتێکی تێدا بوو کۆیە و چۆتە شاری کەرکووک من هەر ئەمە لێرەوە ئاماژە بە یەخشت بکەم ینی لە دوای ئەحداسەکانی ڕفراندەوەمەوە تاکە ڕێکخراو یاخود تاکە مؤسسە کە توانی بێتی بە جۆرێ لە جۆرەکان بەوەی کە پێوترێ قووە ناعیمە سیاسەتی نەرم یا بە جۆرە لە جۆرەکان بتوانێ هەوێنی ئاشتەوایی جارێکی کە دروست کراتەوە لەسەر تێڕوانینی هەمان ئەو تێڕوانەی جەنابی مام جەلال هەیەی دەستگای مرۆیی مامە دەستگای مرۆیی مام ینی توانوێتی لە پارێزگای کەرکووکە بە پارێزگار و بە مدیری سەحە و بە زۆربەی داوایرەکان بێنێ سوپاسگوزاری دەستگای مرۆیی مام بن و هەمیشە دەرگایان واڵا بێ بۆی لە ئایندەیە کار پێکەوە بکەین بۆیە دەستگای مرۆیی مام ناوەستێ ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد بەڵێ ئێمە لە ئایندەیە لە دهۆک و لە شوێنەکانی کەش ئەمان بێ دەستگای مرۆیی مام سنوور و جوگرافیان ناناسێ تایبەت نییە بە شوێنێک بەڵکو هی هەمووانە ئێمە خزمەت گوزارەکانمان بۆ هەمووانە بەبێ کەسێک پێویستی پێێتی دام و دەستگایە کەرتێک لەش کوێە خەڵکی پێویستی بە خزمەت گوزارەکانی دەستگایمان بێ ئێمە لەوێن ئەمە ئاماژە بە چەند پرۆژەیە بکەم لە چوارچێوەی قەیرانی کۆرۆنەدا یەکێ لەوانە تایبەت بوو بە دابینکردنی پێداویستی پزیشکی لەو شوێنانەی کە ئاماژەم پێکرد بابەتێکی بابووێرە با شتێک باسکەم ینی بپرسم شتێک نەک باسی کەم ینی ئێمە لەو دروستکردنی ئەو نەخۆشخانانەی کە ئێستا با بڵێن خەڵکانی خێرخوازی سەرمایەداری نیشتیمانی خۆمان لەسەر ئەکیوان دروست بوو مەسن یەکەم جار سەرەتا خەزخانی ئاسا بوو نەخۆشخانەی ئاسایە بۆ با بڵێن حاڵەتی ورد و ینی ئەوە هەستیار اینجا ئێستا لە هەڵەبجە سەرقاڵن لە هەروەها لە کەلار سەرقاڵن لە هەولێر سەرقاڵن لە وابزان مڕانیە شتێکی ئەویان کردووەوانە ئەوان ئێستا پێویستیان بە هەندێک کاک فەلاح بە هەندێک باڵین پێداویستی تەندروستی هەیە پزیشکی هەیە وەکو ئامێری هەناسەدان و یا کۆمەڵی حاڵەتی تر ئێوە هیچتان پێ ئەکرد یا هیچتان پێکرا لەو مەجالەیە مادام جەنابەت باسی خزمەت گوزارەکانی خۆتانەکەن لە بواری پزیشکیە باڵین لە سەردەمی کۆرۆنایە یا بە تەما هەن بەنیاز هەن شتێکیان بۆ بکەن بەڵێ دیارە ئەوەی کە ئەو پلانەی کە دەستگای مرۆیی مام دایناوە بە پێی مووقع جوغرافیا و مەترسی سەر شوێنەکان بۆ نمونە ئەوەی جەنابەت ئاماژەی پێەکەی هاوشان لەگەڵ هەڵمەتی خۆپارێزی دژی ڤایرۆسی کۆرۆنا بە دابینکردنی کەرەسەی خۆپارێزی دەستگای مرۆیی مام تێچووی نەخۆشخانەی کۆرۆنای لە چەمچەماڵ گرتووەتە ئەستۆ و جێبەجێ کرا و ئێستا نەخۆشخانەی چەمچەماڵ لەبەر ئەوەی لە چەمچەماڵ
نەخۆشخانەیەکی تایبەت نەبوو بۆ کۆرۆنا لە ڕێی خێرخوازێکەوە بە سوپاسەوە کە کاک عومەر خەلیفەیە بەخشوێتی تەندروستی بەڕێبەراتی تەندروستی چەمچەماڵ ئێمە شوکو دەستگای مرۆیی مام هاوبەشی سەرەکی بووین لە دابینکردنی پێداویستەکانی نەخۆشخانەی کۆرۆنا لە چەمچەماڵ دابینکردنی جیهازێکی ڤنتیلەنتەر بۆ بەشێ لەو ئامێرانە بۆ نەخۆشخانەی کۆیە و لە ئێستا لە ئامادەسازیین لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و شوێنەکانی هەڵەبجەش تەنانەت بۆ ئەوەی بتوانین بە سیاغێ بە شێوازە لە شێوازەکان هاوکاری ئەو نەخۆشخانانە بین بۆیە دەستگای مرۆیی مام بەدڵنیاییەوە ئەوەی پێی کرابێ ئەوەی کە بە ئەولەویاتی کاری زانی بێت لە هەر جەیەکە نەخۆشخانەیە یاخود کەرتی پەروەردەیە یاخود کەرتی ئێستا ئێمە بابەتەکەمان لەسەر کەرتی تەندروستیە ژینا ئێمە کۆمەڵی بەرنامە و بابەتمان هەبوو لەسەر کەرتی پەروەردە و ژینگە و حەزەکەم بپرسم ئەوە جاری پێشوش هەر مەجال نەبوو ینی ئەو پرسیار لە بکەم جەنابەت لە دوو ینی شوێنە باسی بابڵینی دەستگرۆیی جەنابتان بۆ کەرتی پەروەردە چۆن ینی لەسەر ڕێگەیەکەوە بەڵێ دیارە ئەوەی ئێمە ئیزانین لە ئێستاە لە هەرێمی کوردستانە ینی کەرتی پەروەردە کەرتی ژینگە کەرتی تەندروستی ینی یەکێکن لەوانەی لەو شوێنانەی کە پێویستی کاڵم هەرێمی کوردستان کەرکک و ناوچە دابڕاوەکانشمان بیر نەچێت دەستگای مرۆیمان بەرنامەی هەیە لە عێراق شاکار بکە ئەم سێ کەرتە بنەمایەکی سەرەکیە بۆ پێگەیاندنی تاکێکی تەندروست وەکو ئەڵە ژینگەیەکی تەندروست مرۆڤی تەندروست بەرهەمهێنێ بۆیە دەستگای مرۆیی مام لەو چوارچێوەیە کەرتی ژینگە و کەرتی پەروەردە و کەرتی تەندروستی سێ کەرتی زۆر گرنگن کە زۆرترین پێداویستیان هەیە پێداویستیەکان لە ڕووی تەنزیمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پێی هەڵەسێ بەڵام دەستگای مرۆیی مام چی پێکرێ بۆ نمونە ئەو مؤتەمەراتانەی کە ئەکرێت لە ئاستی دیبیتە سیمپۆزمە فستیڤالە با بڵێن چالاکیە یاخود بە جۆرە لە جۆرەکان ئێستا لەسەر ئاسی پارێزگای سلێمانی لە هەولێر لە هەر جەیەکە ئەو کەسانەی کە مبدعن ئەو کەسانی کە داهێنەرن لە یەکێ لە بابەتەکان دەستگای مرۆیی مام بەرنامەیەکی درێژخایەنی هەیە کە من نامەوێت ئێستا بچمە سەر پلانەکەمان بەڵام با بڵێن بتوانێت هاوکار و هەماهەنگ و پشتیوانی ئەو کەسایەتیانە بێ دیوی دووەمی لەسەر ئاستی نەبوونی قوتابخانە و نەبوونی بینای پێویست لە کەرتی پەروەردەیە دەستگای مرۆیی مام بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵێ با بڵێن لایەن لە ناو لە دەرەوە لە داڕشتنی پلانەکان بۆ ئێمە بتوانین دەرەوە لە ناوی کوردستان و عراق بەڵێ لە دەرەوەش بۆ ئەوەی بەپێی ئەو معایرانە کە پێشتر هەبوو بۆ نمونە معایرێک هەیە ستاندەراتی عالەمیە کە هەموو کەسێک هەموو 500 ماڵی پێویستی بە چیە ئێمە زۆربەی زۆری قوتابخانەکانمان لە ئێستاە لە یەک پۆلێکە نزیکەی کاریتیایە بۆیە دەستگای مرۆیی مام هەموو ئاسانکاریەک ینی وەرگرتنی ئەو فەندانی کە لە ئایندەیە لە ڕێکخراوە نێودوڵەتەکان وەرێگرێ وەرگرتنی و هەماهەنگیکردنی کەرتی پەروەردە بە تایبەتیش لە بواری ئەوەی کە پێوترێ کاپاسیتی بیلدینگیان بنیادی تواناکان بە کام ئاراستە ئەو ئاراستەی کە ئێستا لە بواری پەروەردەیە خوێندکار لە نێوان دووجی لە مامۆستایە کە بە ئاراستەیەکی کۆن خوێندوێتی و یاخود بە جۆرە جۆرەکان لە تعلیمی کۆنە تعلیمی تازەمان هەیە زۆرجار ئۆنلاینە بۆیە من ئەمەوێ بە تەنها خاڵێک ئاماژەی پێ بکەم دەستگای مرۆیی مام بۆ پێشخستنی کەرتی پەروەردە کۆمەڵی بەرامجی هەیە لەگەڵ پسپۆرانی پەروەردە لە پەروەردەکانی ناو هەرێمی کوردستان و عێراق کە ئەکرێ ئێمە بەو پلانەی کە هەمانە بتوانین کەرتی پەروەردە لە قۆناغێکە کە پێویستی بە هەماهەنگی و هاوکاری دەستگای مرۆیی مام هەیە لە ڕووی تواناوە هاوکاریان بین لەم بابەتە من نمونەیە باسەکەم زۆربەی هەرە زۆری مامۆستاکان لە ئاستی هەرێمی کوردستان مامەڵەکردن لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت ئەو خوێندکارانە زۆر قورس ئەوانەی ئۆتیزمیان ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن لە ئێستاە دەستگای مرۆیی مام بابەتێک بەرنمەیەکی هەیە کە لە ئیشاڵا لە دوای قەیرانی کۆرۆنا ئەچێتە بواری جێبەجێکردنەوە لە ڕێی ئەو توێژەرە کۆمەڵایەتەکان یاخود ئەو مامۆستایانەی مختصن بابەتێک بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت و ئۆتیزم ئەم مناڵانە ناکرێت بە تەنها حەسرکردن و لە مەکتەبی تایبەتا بن ئەبێت تێکەڵ بن ئەم تێکەڵبوونە ئەبێتە مای ئەوەی کە ئەم منداڵە یان ئەشکێ یاخود نازانرێ ئەوەی کە پێویستەکە لە ڕووی زانستە و پێی بگەێنن بۆیە ئێمە بە پەیوەندیکردنمان لەگەڵ کۆمەڵە ترینەری ناوخۆی نێودەوڵەتی دەستگای مرۆیی مام لەم ڕۆوە ئامادەکاری کردووە بۆ ئەوەی ڕاهێنان بە تەواوی ئەو مامۆستایانە لە هەرێمی کوردستان هیچ نەبێ وەکو هەنگاوی یەکەم لە شاری سلێمانیەوە دەستی پێکە بۆ ئەوە بتوانین چۆن مامەڵ
ئەو مناڵانە بکەین بۆ ئەوی لە پرۆسی خوێندن بێ. کاک فەلاح ئێمە بەردەوامی لەسەر با بڵێن گفتوگۆکەمان سەبارەت بە زانیارەکان یا پێناسەکردنی یا ئیشوکارەکانی ئێوە وەکو دەستگای خێرخوازیمان با بپرسم ئێوە دیارە لە ڕابردوای ئێمە شتێکمان زانی لەگەڵ بینەرانی بەرەزاکە ئێوە چارەکەکاندا هەندێکی ئاشکرا بوو بەس ئێستا ئێوە خەریکی چین لە ئێستادا ئەگەر بکرێت وەڵامی ئەم پرسیارێتەوە ئێستا ئێوە سەرقاڵی چین لەکوێ ئێوە دەستان بەکوێ ئەگا ینی چێن ئەوانەی دەستگرویان دەکەن ینی بەچە جۆرەگەوە مەسەڵەن خزمەتکاری ئەم خەڵکاکەن ئێستا. بەڵێ دیارە هاوکات لەگەڵ ئەو هەڵمەتەی کە دەستگای مرۆیی مام ڕایگەیاندووە سەبارەت بە دابینکردنی کەرەسە پێویستیەکانی ئامادەکردن یا خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و با بڵێن دابینکردنی کەرەسەی پزیشکی بۆ نەخۆشخانەکان کە پێشتر ئاماژەمان پێکرد دەستگای مرۆیی مام لە ئێستادا ئەولەویاتی کاری دوو ئاراستەیە یەک تەندروستی دوو دابینکردنی سەبەتەی خۆراک یەکەمیان ئەوەی سەبارەت بە تەندروستیە هاوکات لەگەڵ هەڵمەتەکە ئێمە دوو پرۆژە سێ پرۆژەمان ئەعلان کردووە کە لێرەوە ئەمێ بە خەڵکی هەرێمی کوردستانی ڕابگەێنم کە دەستگای مرۆیی مام بە هەماهەنگی و هاوکاری زانکۆی سلێمانی توانی مادەیەک بەرهەم بێنێ کە VTM پێوتری ئەم مادەیە لە ڕووی زانستیەوە با بڵێن بەتوانە ناوخۆیەکان کە مامۆستایانی زانکۆی سلێمانی بەرهەمیان هێناوە بە سپۆنسەری و هەماهنگگی دەستگای مرۆیی مام هیچێکە لەو با بڵێن وەکو تێستەرێک یاخود من نەسمە سەر بابەتە زانستێکی بابەتێکە بۆ فەحسی کۆرۆنا لە ئێستاە زۆر کەم بۆ تۆ لە هەرێمی کوردستان دەستگای مرۆیی مام توانوێتی لە ڕێی ئەو توانە ناوخۆیانەی کە لە زانکۆی سلێمانی هەیە وەکو ناوەندێکی معریفی بۆ لە چوارچەوەی پاڵپشتی سنتەرەکانی توێژینە و زانکۆ و با بڵێن تینک تانکەکانە دەستگای مرۆیی مام پشتیوانی ئەم پرۆژەی کردو. پرۆژەی دووەم کە ئێستا لە جێبەجێکردنایە بریتە لە گەیاندنی با بڵێن دا و دەرمان بۆ نەخۆشیە درێژخایەنەکان لە ناو سنتەری شاری سلێمانی و دەوروبەری کە ژمارەیان 33,000 کەسە دەستگای مرۆیی مام بە حکمی ئەو قەیرانەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و قەدەغەکردنی هاتوچۆ و نەگەیشتنی نەخۆش بۆ نەخۆشخانەکان دەستگای مرۆیی مام ئەو ئەرکەی گردووەتە ئەستۆ وەکو پرۆژەیە کە بە تەنسیق لەگە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەستگای مرۆیی مام ئەو دەرمانانە دەگەیەنێ بە نەخۆشیە درێژخایەنەکان بەڵێ ئەو هاوڵاتیانەی نەخۆشی درێژخایەن هەیە لە بابەتی شەکرە و زەخت و ئەوانی تر و گەیاندنی دەرمانەکان بۆ ماڵەوەی نەخۆشەکە. یەکێکی تر لەو پرۆژانەی کە دەستگای مرۆیی مام ینی لەم ڕۆژانەی ئایندەیە چێتە بواری جێبەجێکردنەوە بریتە لە بابەتێکی ڕاوێژکاری کە هاوکات لەگەڵ ئەو قەیرانی کە لە هەرێمی کوردستان دروست بووە گرفتی نەخۆشمان هەیە نەخۆش بەچێ ئاراستەیەک زۆربەی کات ئەو نەخۆشانەی کە گرفتی تەندروستیان هەیە پێویستیان بە بابەتی ڕاوێژکاری هەیە. دەستگای مرۆیی مام خۆشبەختانە کە دەرگای واڵا کردووە 40 بۆ 50 پزیشکی خۆبەخش لەگەڵ دەستگای مرۆیی مامە پرۆژەیەکیان ڕاگەیاندووە بە ناوی پەلەچارە ئەم پرۆژەیە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە لە هەر تەخەسوسێکە هەناوی بە نمونە 5 بۆ 6 دکتۆر لەوانی ترش بە فەلاح ئەم با بڵێن پەلەچارەیە کە با بڵێن 30 بۆ 50 بۆ 50 دکتۆری یا پزیشکی لە خۆگرتووە ئەمە میکانیزمەکەی لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بێ یاخود ئێوە لە ڕێگەی ئەو ژمارانی کە باڵی نەخۆشەکان لای بەڕێوەبەرایەتی تەندروستی بەجانێشتوە لای ئەوان هەیە ئێوە دەچنە ماڵەکان یا ئەوان دێن لای ئێوە ینی ئەمە چۆنە بێ؟ بەڵێ من ئەمە ینی بەوردی تەرکیزکەمە سەر ئەمەی بۆی زۆر ڕوون بێ بابەتەکە پرۆژەکە پرۆژەیەکە تایبەتە بە بابەتی ڕاوێژکاری واتە جۆرێ لە فەحس و چارەسەر و ڕاوێژکردن لەگەڵ دکتۆرە لەگەڵ پزیشکە لە ڕێی ئۆنلاین ئەنتەرنێتەوە ئەمەی کە هەیە دەستگای مرۆیی مام ڕاستەوخۆ وەکو ناوەندێک ڕاستەوخۆ نەخۆشەکە ئەو کەسەی کە نەخۆشە لێرە لە هەولێر لە دهۆک لە کەرکک لە هەرجێیشی تر کۆمەڵێک پزیشکی بەڕێز کە خۆبەخشی دەستگای مرۆیی مامن ڕۆژانە لە کاژمێر نۆی بەیانی بۆ 4 ئێوارە لە ڕێی ئۆنلاینەوە لە ڕێی بەرنامەی واتسئاپەوە نەخۆشەکان وەرەگرن ئەو نەخۆشانە ڕاستەوخۆ پەیوەندی بە کێوە ئەکەن بە دکتۆرەکانەوەکەن بۆ ئەوەی وەسیتش دروست نەبێ نەخۆشێک بۆ نمونە لە هەڵەبجەوە ئەوێ پەیوەندی بکە و کێشەیەکی هەناوی هەیە 5 دکتۆری هەناوی ژمارەکانی لەسەر شاشە دەرەکەوێت کە لە ماڵپەڕی دەستگای مرۆیی مامە و لە فەیسبووکی دەستگای مرۆیی مامە هەیە
کە دەرەکەوێ دواترش لەگەلی کوردستان و زۆربەی کەناڵەکانش وەکو سەبتایتڵێ وەکو شریتێک ئەڕوا و هەموو ئەمانە ئاماژەی پێەکەین و بڵاوی ئەەکەینەوە کە وەکو ئاماژەم پێکرد لە چەند ڕۆژی ئایندەوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە سوودی چییە؟ لە ئێستاە زۆربەی هەر زۆری نەخۆشەکان لەوانەیە پێویستیان بە چارەسەر نەبێ، پێویستیان بە نەشتەرگەری نەبێ، بەڵام نەخۆش بۆ تەواصلکردنی یان بۆ بەردەوامبوونی لەگەڵ دکتۆرا پێویستی بە ڕاوێژ هەیە، پێویستی بەڕاستی ئەگەر پێویستی بە نەشتەرگەری بوویەوە چێگە. بەڵێ ئێمە وەکو دەستگای مرۆیی مام ئەو دکتۆرانە نەک سەرپشکراون، ئەو دکتۆرانە لە قۆناغێکە ئەگەر لە قۆناغی ڕاوێژ و چارەسەری دەرچوو بۆ نمونە لە ڕێی واتسئاپەوە ئەتوانێت ئەو دکتۆرە ڕەچەتەی بۆ بنووسێ پێی بڵێ تۆ ئەم دەوایەت پێویستە، بەڵام هەندێک جۆری چارەسەریان فەحسەیە پێویستە لە نەخۆشخانە بکرێن لە نەخۆشخانە ببیڕێ، ئەو کاتە لە ڕێی ئەو دکتۆرەوە ئاگدارەکرێتەوە کە دەبێت ئەو نەخۆشە پەیوەندی بە نزیکترین بەڕێوەبەرایەتی تەندروستیەوە بکە، یاخود خۆی دکتۆرەکە خۆی وەکو ینی هەردوو ئۆپشنەکەمان هەیە، هەردوو بژاردەکەمان هەیە. باشە کاک فەلاح، ئێمەگەر هاوڵاتیەک لە بازیان لە چەمچەماڵ لە هەر شوێنێک مثلەن پێویستی بە چارەسەر و بە نەشتەرگەری هەبوو، ئێوە لەو حاڵەتە ئەم گروپی پەلە چارێت چۆن ئەتوان ینی ئێوە یێنن بۆ نەخۆشخانە مثلەن تێچووی ئەوە لەسەر چیە بێ؟ دیارە ئەوەی کە هەیە لە ئێستاە وەکو ئەمەژەم پێکرد پەلە چارە بابەتێکی ڕاوێژکاری نووسینی بە هەندێک چارەسەری سەرەتاییە، بەڵام تایبەت بەوەی کە ئەگەر چوە قۆناغێکی مەترسیدار لە ڕێ ئەو دکتۆرە بەڕێزانەوە لە ڕێ ئەو گروپەی کە ئێمە هەمانە ڕاستەخۆ پەیوەندی ئەکرێ بە نزیکترین بەڕێوەبەرایەتی یان نەخۆشخانە کە لە شارەکان هەبوون و بنکەی تەندروستی لە بازیان بە نمونە لە چەمچەماڵ یان لە سلەیمانیان لە هەڵەبجە ئاماژەیان پێ ینی ئاماژە بە ترسناکی ئەو حاڵەتە ئەکرێت لەو کاتەیە لە ڕێی دابینکردنی ئەمبولانسەوە ڕاستەخۆ نەخۆشەکە ئەهێنرێ بۆ نەخۆشخانەی نزیکترین نەخۆشخانە و چارەسەروەرەکە. ئەی ئەمە بۆ ناوشار و شوێنە تقریبان با بڵین نزیکەکان، ئەی بۆ گوندەکان مەسەرەن دۆڵی مەلەکانە ئاکۆیانە دۆڵی ینی ئەو هەموو شوێنە پانوبەری بەڵێ من وەکو ئاماژەم پێکرد پێشتر ئێمە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ تەواوی دام و دەستگا تەندروستەکانی ئیدارەی ڕاپەڕینە گەرمیانە قەڵاتزەیە هەموو ئەمانەمان کردووە، بۆیە ڕاستەوخۆ ئەم بابەتە کە نەخۆشخانە یاخود دەستگای مرۆیی مامی لێ ئاگدارەکرێتەوە لە هەمان کاتە بەڕێوەبەرایەتی تەندروستی شارەکان و نزیکترین با بڵێن بنکەی تەندروستی ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە 5 چوارەوە ئەکەوێتە بواری زۆر باشە. ئێوە لە با بڵێن لە سەردەمی کۆڕۆنادا کاک فەلاح ئێمە تیمەکانی ئێوەمان بینی و دەستگای هەم لە ڕێی ڕاگەاندنەوە هەمش لە ڕێی بەڕاستی هاوڵاتیانەوە ئێوە ئێستا ئەگەر نەبێ بە شتێک ینی ئێوە خەریکە ئەبن بە ینی سەر زمانی خەڵک زۆر ناوتان دێت و ئۆتۆمبیل و کارمەندەکان ئێوە و لۆگۆی ئەوانن لە زۆر شوێنە ئەبینرێت ئێستا. ئێوە لە سەردەمی کۆڕۆنادا یەکێک بوون لەوانەی زۆرترین سەبەتەی خۆراک با بڵێن دابەشکرا. من دوو پرسیارم هەیە یان چێن ئەوانەی بەر ئەم سەبەتە خۆراکانە ئەکەون ینی چێن ئەوانەی سوودمەنە بن دەم سەبەتە خۆراکانە ئەمە یەک و میکانیزمی ئێوە چۆن مەسەن نەزان ماڵی من هەژارم ماڵی دراوسێکم هەژارە ماڵی فڵان ینی ئێوە بەچی ئازان تا ئەم سەبەتە خۆراکانە بگات؟ بەڵێ دیارە ئەم بۆ خۆی ئەم حاڵەتەیان ئەم تەصنیفەی جنابەت ئاماژەت پێکرد لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان و عێراق کە نەبوونی داتای ڕاستەقینە لە بەردەستان نەبێ قورسە، بەڵام دەستگای مرۆیی مام هۆتلاینێکی داناوە ئێمە بۆ نمونە لە قۆناغی یەکەمە 2 بۆ 3,000 سەبەتەی خۆراکمان دابش کردووە و ئەعلانمان نەکردووە. بۆ نمونە تیمەکانی دەستگای مرۆیی مام لە ڕێی وەرگرتنی پەیوەندی تەلەفۆنی یان لە ڕێی کەسانێک لە ئەڵێ لە شوێنێکە کۆمەڵی خەڵکی هەژاری لێ پێویستی بە خواردنە و کەم دەرامەتن پێویستیان بە خواردنە دەستگای تیمەکانی دەستگای مرۆیی مام چوونەتە ئەو شوێنانە و خواردنیان دابش کردووە و سەبەتەی خۆراکیان دابش کردووە بەبێ دروستکردنی هەڵای ئەلامی. بۆ نمونە ئێمە بڕوامان وایە ئەم سەبەتەی خۆراکەی کە هەیە ڕاستە دەکرێت دەستگای مرۆیی مام وەکو هەڵمەتی ئەعلانی بکە ڕێکخراوەکانی کە حکوومەت سەرمایەداران، بەڵام ناکرێتەوە هاوڵاتیەک لەبەرەوەی لەم ڕۆیە پێویستی بە سەبەتەیەکی خۆراک هەیە بە بڕی 30,000 دینار تۆ وێنەی بگریت و بڵاوی بکەیتەوە. بۆیە ئێمە دەستگای مرۆیی مام ڕەچاوی هەموو ئەو شتانەمان کردووە، زائیدەن وەرگرتنی زانیاری تەندروست دەستگای مرۆیی مام لە ڕێی JCCەوە لە ڕێی شانەی قەیرانەکانەوە لە شاری سلێمانی و هەروەها ئەو ناوانەی کە بۆ ئێمە دێ بریتین لەوانەی کە ئەنجومەنی گەڕک
پێشکەشی ئێمەیەکە قایمقامێت پێشکەشیەکە و هەروەها JCC پێشکەشێکە بۆ نمونە دەستگای مرۆیی مام لەسەر سێتەوە ریشەکە خانەخوێ ئەوانەی کە ئاوارن ئەوانەی کە پەناهەندن ئێمە ئەوانەی کە لە ناوخۆی عراقا ئێستا کۆمەڵە کەمپمان هەیە هاتوون لە هەرێمی کوردستانە لەم قۆناغە پێویستیان پێێتی ئاوارەکانی بۆ نمونە ڕۆژاوای کوردستان و باڵەن کوردانی ئێران چ لە کۆیە و چ لە زرگۆز و زرگۆزەڵە و لە شوێنانی تر پێویستیان بە هاوکاری هەیە کەمپی مەخمور پێویستی بە هاوکاریە دەستگای مرۆیمان بە پلانێ هاوکاریە گەینێتە زۆربەی ئەم شوێنانە بەڵام تایبەت بە خانەخوێ ئێمە لە ئەوەی کە بۆ ناوەی هەرێمی کوردستانە دەستگای مرۆیی مام ئەو پلانەی هەیەی بە تەنسیق لەگەڵ JCC قایم قامێت ئەنجومەنی گەڕک بۆ پرسیارەکە بۆ لەبەرەوەی بۆ پاشە ڕۆژ چوەکو داتا بۆ ئێمە چ بۆ ئەوەی ئەو پرسیارە و یان ئەو علامەت استیفهامە لەسەر ئێمە دروست نەبێت دەستگای مرۆیی مام لە ڕێ عیلاقاتی خۆی و یاخۆ لە ڕێ حزبەوە ئەمەی کردشتی وە لای ئێمە بوونینی وە کێ شایستەیە کێ ئەم سەبەتە خۆراکە وەرەگری حەزەکەم ئاماژەش بۆ بکەین دەستگای مرۆیی مام لە ئێستاە بەو داتایی کە لە بەردەسێتی پێی وایە کە لە 100 خەڵکی هەرێمی کوردستان بەو داتایی کە و ڕاپرسیانەی کە لە بەردەستی ئێمە هەیە ئەو کەسانن کە ڕۆژانە لە ڕێی کرێکاریەوە یاخود لە ڕێی کاری ڕۆژانەوە ژیانیان مسۆگەر کردووە بۆ خۆیان و ماڵ و مناڵیان ئەم چینە ئەکەوێتە بەرمەترسی لە قۆناغی ئایندەیە ئەگەر ئەم قەیرانە بەردەوام بێ ئەم سەدەیە ئەگەر معادلەکەین بە 5 ملیۆن خەڵکی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان 500,000ەکە ئەم 500,000 کەسە ینی دەستگای مرۆیی مام ئەتوانێت بەشێ هاوکاری بۆ بەشێ بگەێنێ بۆ بەشێ لەم خێزانانە لەوانەیە بۆ نمونە 6 بۆ 7,000 خێزان بن بۆیە دەستگای مرۆیی مام ئالیەتی دابشکردنی سەبەتەی خۆراکی بەم شێوازەیە ئەو کەسەی کە پێی ئەگا ئەولەویات بۆ ئەوەیە کە هیچ موچەیەکی نەبێ کرێنشین بێ و ینی باڵە ژیانی لەسەر پەیداکردنی قوتی ژیانی ڕۆژانەی بێ وەکو کرێکار و ئەوانەی کە لە ناو بازار و لە شوێنانی تریشەکەن و ئەو کەسانی نەخۆشن و لە هەمان کاتا کرێنشینن ینی دەستگای مرۆیی مام پلانێکی هەیە تەنانەت پێشنیاری بۆ حکوومەتش کردووە کە ئەگەر لە ئێستاە موچەی پێ نادرێ حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت لە مانگێکە دوو ژەمە خۆراک لە ڕێی مەسلحەوە ئەوەی کە پێوترێ مەسلحەی خۆراک دابش بکات بۆ ئەوەی بەشێ لە قەیرانەکە بچێتە پێش دەستگای مرۆییمان پێشنیاری بۆ با بڵێن ئەوەی کە ئێستا زۆربەی هەرە زۆری خەڵکی هەرێمی کوردستان لە ماڵەوەیە و ئەرکی تەلەفۆنات و پەیوەندیکردن گرانە و قورسە لە ئێستاە بەسەر شاری خەڵکی هەرێمی کوردستان من لێرەوە داوا لە ئاسسێڵ و کۆڕک و تەواوی ئەو خطوتانە ئەکەم بتوانن بۆ هەماهەنگی لەم قەیرانە بەشێ لە نرخی پەیوەندەکان کەمکەنەوە بە تایبەتی شەریکاتی ئەنتەرنێت و شەریکاتی بەشیگەندا بەزاند و بەڵام کاک فەلا ئەو بەشە لە ڕاستیا وەک پێویست نییە ینی بەڵام هەر باشە ینی بیریان لەو کردێتەوە ینی بە تایبەتی ئەم کۆمپانیانە کە ئێستا جەنابەت ناوە دیهێنان ئەوان لەسەر بابڵێن خەڵک ینی بوون بەو کۆمپانیانە حەقا لەم کاتانی کە میحنەتن ینی ئەوانش دەستگوری هاوڵاتی بکەن من ئەمەوێ ئاماژە بە یەکشت بکەم قەیرانی کۆرۆناش تەواوە بێت ئەم قەیرانە بۆ تەواوی بەشەریەت بۆ تەواوی سەرزەمی دووشتمان پێ ئەڵێ لە دوای کۆتایی پێهێنانی ئیعادەی نەزەرە سەر لە نوێ بنیادنانەوەی ئەخلاقیاتی کۆمەلگاکانە سەر لە نوێ بنیادنانەوەی کۆمەلگایە لەسەر ئەساسی بۆ نمونە لە کۆمەلگا ئەوروپیەکانە سەرباری ئەو هەموو توانایی کە هەیە حکوومەت بەڵێ حکوومات لەوێ هەموو شتێکی تەرخان کردووە بەراورد بکرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان و عراق ئێمە حکوومەتێکین لە چاو ئەوان نەک هەر تازەین بەڵکو لە خاڵی سفراین بۆیە ئەوەی کە ئەکرێ کەسی خێرخواز سەرمایەدار ڕێکخراوەکان دەستگای مرۆیی مام ئەوەی وەکو ئەرکێک جێبەجەیەکە بەڵام وەکو شانازیە بۆی ئەمێنێتەوە ئەوەیە لە پاشە ڕۆژە پاشتەوا بوونی قەیرانی کۆرۆنا توانوێتی بەشێ لە ئەرکەکەی جێبەجێ بکە بن بۆیە من لێرەوە داوام ئەوەیە کۆمەلگاکانی ئێمە کۆمەلگایەکی بەبەزەین کۆمەلگایەکەن بەهانای یەکترەوە ئەچین هەر کەسێک لە ئاستی خۆی لە گەڕکەکەی خۆی لە شارەکەی خۆی توانای هەیە ئەتوانێ هاوکاری ئەوانی تر بکە با هەمومان لێرەوە من ئاماژە بە یەک خاڵی ترەکەم با هەمومان هەوڵ نەدەین لە ڕێی شارە گەورەکانەوە با بڵێن سەبەتە خۆراکەکان یان هاوکارەکان بگەین نەجێ نمونەیەکت بۆ باسەکەم شارۆچکەیەک یان شارێک وەکو عربەت چەند سەرمایەداریشی تایە بە نمونە ئەکرێ لە ڕێی ئەم سەرمایەدارانەوە تەصنیفێک لە ڕێی ئەنجومەنی گەڕەکانیانەوە بکرێت و ئەو ماڵانەی هەژارن لەم قۆناغەیە بتوانن هاوکاریان بکەن ئەمەی کە دەستگای مرۆیی مامش ئەیکا ئێمە پێمان وایە لەم قۆناغەیە هەمومان پێکەوە ڕێکخراوەکان ببن بە کاتی بەنامەکەم تەواو بووە کاک فەلا بەس با من پرسیارێک لەگەڵ ئێوە ناتوانن ئێستا ئەو تەوزیعکردن و با بڵێن دابەشکردنە ئەو سەبەتە خۆراکانە بە شێوەیەکی هەڕەمەچی و یا بە شێوەیەکی ناڕێکخراو زۆرە بەڕاستی
بەڵام ئێوە مەسەرەن بۆ بیر لەوە ناکەنیابیتان نەکرێتەوە لەوەی کە ئێوە بن بە چەترێک هەمووی بۆ ئەوەی ڕێکخراوە بەوەی زۆرترین خەڵک سوودی لێ ببینن بەڕاستی بۆی خزمێنی تێ نەکەوێ مەسەرەن بەدەستی مستحق بگات ئەمە مەسەرەن ئێوە ئەو خەڵکانە ئەو گروپاتانە لەژێر چەتری خۆتانە کۆکەنەوە بۆی بەڵێ دیارە ئەمەمان کردووە هەر ینی چەند ڕۆژێک پێش ئێستا ئێمە جگە لە بانگەواز نووسراوێکمان ئاراستەی پارێزگای سلێمانی کردو JCC کردووە داوامان لە ڕێ ئەوانەوە لە ڕێکخراوەکان و لە کەس سەرمایەدارەکان کردووە کە بە هەماهەنگی بە وەرگرتنی داتا و زانیاری تەندروست دەستگای مرۆیمان بەڵێ ئەم کارەی ئەنجام داوە لە ڕێی مخاطباتی ڕسمیەوە لە ڕێی JCCەوە لە ڕێی منەظەماتەوە لە ڕێی پارێزگاری سلێمانیەوە داوامان کردووە ئێمە و ئەوانی تر و ڕێکخراوەکان و کەسانی سەرمایەدار لە ئێستاە وەرگرتنی زانیاری و داتای تەندروست بۆ ئەوەی ئەم شایستانە کە بریتە لە سەبەتەیەکی خۆراکی زۆر بەسیط بگا بە زۆرترین کەس و ئەمەی دەستگای مرۆیی مامەیکا لە ئێستاە دامی کەرتی حکومیە دامی ڕێکخراوەکانە هاوکات وەکو هاو بەشێک لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەوە ئەرچێک بەشێ لە ئەرکەکانی جێبەجێکە لەم قۆناغا کە ئەرکێکی مرۆیە و لە ئایندەشا دەستگای مرۆیی مام بە خزمەت و پرۆژەکان دەناسێت. زۆر باش من لە نیو دقیقە ئەم پرسیارە ئێوە ئەو هەموو کار و چالاکیانتان هەیە بربەستان هەیە بربەستەکانتان چین؟ ڕاستی خۆشبەختانە چ خەڵکی هەرێمی کوردستان بە جیاوازی ڕنگ و بیرکردنەوەیان چ دام و دەستگاکانی حکوومەت چ لە ئاستی ناو دەرەوە تەنانەت ئێمە لە کەرکووک وەکو پێشتر ئاماژەمان پێکرد کە ناوی دەستگای مرۆیی مام ئەبینن هەموو پێشوازی لێکە بۆیە ئەرکی سەرشانی دەستگای مرۆیی مام و بەرپرسیارەتەکەی ئەوەندەی تر قورس کردووە هەموو ئەو ڕێگرانی کە بۆ دەستگای مرۆیی مام دروست ئەبێت لە ئایندەیە بە دڵنیایی تێی ئەپەڕێنین بە هەماهەنگی و هاوکاری هەموو لایەک. سپاس زۆرم بۆ جەنابەت کاک فەلاح سەلاح سەرۆکی دەستگای خێرخوازی مام تەمەنتان درێژ بێ لەشتان ساغ بێ خوا قوتان بە هیوادارم هەزار کەوتو بن بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بە دیار ئێمە دانیشت بوون هیوادارم بابڵین ئەم بەرنامەیە سوودی بۆ ئێوە هەبێ و ئەگەر ئێوە کەسێک ئەزانن دراوسەیەکە کەسێکە شایستە بە هاوکاری دەستگای خێرخوازی مامە ئێوە ئەتوانن بە دەستگای خێرخوازی مام ئەو خێر و چاکەی لەگەڵ خۆتان بکەن تا بەرنامەیەک دێت بەخوای گەورەتان سپێرم خۆتان.